بەرنامەکەم لێ تێگام بزانم چییە. نانا زۆر باشە دڵنیابە دەخوێنەوە دواتر خۆ بڕیار بەبزانێت چییە. باش لای من ناوەکە هەیە کە چێ بەس ئەوەندە جوان بۆی نووسیوی خۆش بە حاڵی تۆ کە کەسێکی وا لە ژیان تا هەیە. تاری عزیز و خۆشەویست 33 ساڵە هاوڕێیەتی و کاری هوەری لەگەڵ یەکتری خەرمانی هوەری و هاوڕێیەتی منی دەوڵەمەند کردووە. شانازی دەکەم کەمبوونت لە ژیاندا هەیە. تۆ یەکەم خانمە هونەرمەند بووی شریکت کرد بە نێو ئاواز و مۆزیکی مندا هەمیشە وەک مەلیکە ئیحساسی هەستەکانی منیت. شانازیت بۆ من و بۆ میلەتەکەت بەبوونت لە مەیدانی گۆرانی کوردیدا یادگارەکانی هوەری و خەرمانت زیاتر کردووە و کۆمەڵی شاکاری جوانمان بە یەکەوە دروست کردووە. بۆ گریت بڕوا بکە منیش یەکەم جار کە خوێنمەوە گریام زۆر جوان بۆی نووسیت. وەک باسم کرد لەوەی ئادابووین کە دەڵێ شاکارەکانی منت جوانتر کردووە کارەکانی منت جوانتر کردووە. کۆمەڵە لەو شاکارانی کە بەیەکەوە تۆمارمان کردووە 2 هەفتەیە دڵی شێت من بۆ تۆ کۆمەڵە بەرهەمی دیکە کە لە ناوماندا چرایەکی جوانی نەکوژاوەیە لە نێو گۆرانی و هوەری کوردیدا تۆی تاراگیان تۆ وەک شاخەکانی کوردستان بەهێزیت و بەقەدر شاخەکانی کوردستان خۆشمان دەویت. کێ ئەمە بۆی نووسی؟ لە هەڵکە و زاهیر زیاتر کەس جوان نانووسێ. بێگومان هاوڕێیەکی زۆر خۆشەویست و عزیزم کەسێکی زۆر تایبەت لە ژیانی منە. بەڕاستی من خانەوادەکە یعنی ئەمە وەکو خانەوادەش زۆر تێکەڵین وەکو خێزانی کاکەڵکەوت جا لەوەی کە لە بواری هوەرا ئێمە پێکەوە زۆر کارمان کردووە. زۆربەی کات کە کێشەیەکی ژیانی خۆشم هەبوو بێ دڵسۆزانە لەگەڵم وەستاوە و ئەو هەموو دەرکەی بۆ ژیانی من و بۆ کارەکانی من و بۆ تواناکانی من هەیەی خۆزگە دەکەسی تری وا هەبووە لە ژیانمە. خوا لێو نەسەرێت هاوڕێتی و خزمەتی دۆستایەتیتان هەر بەردەوام هەر سەرکەوتوو بێ هەمیشە هاوڕێ بین هاوڕێ عزیزم و برای خۆشەویستم. نامەکەت بۆ تۆ جێ دێڵمەکو یادگاریە هەڵیگرێت کە زۆر جوان هۆنی بێگومان هەڵیەگرم. باڵێ ئەبێت دواتر دەتوانی هەڵیگری خوا لە یەکتان نەکە. زۆر سپاس. کەواتە بۆ خاتوون هاوکاری هوەری تا چەند گرنگارن؟ هاوکاری هوەری بۆ هەموو کەسێک بە بۆچوونی من زۆر پێویستە. ئەگەر کوڕ بێ ئەگەر کچ بێ دیارە جیاوازی نییە.